بەکارهێنانی چەکە کۆمەڵکوژیەکان لە شەڕەکاندا بە پێی یاسا نێونەتەوەیەکان قەدەغە کراوە، بەڵام لە زۆرێک لە شەڕە ناوخۆیەکانی ناو وڵاتە سەرکوتکارەکاندا ڕژێمەکان بەبێ گوێدانە ئەو پرینسیپە نێونەتەوەیانە چەکی کۆمەڵکوژی بەکاردەهێنن. ئالبەت بێ لە ڕاهەندەی یاسایی و مرۆیەکانی بەکارهێنانی ئەم جۆرە چەکانە کاریگەریەکانی ئەم چەکانە لەسەر ژینگە و تەندروستی مرۆیش کاریگەریەکی نەرێنین و لێکۆڵینەوەکانیش دەریان خستووە کە ئەو کاریگەریانە درێژخایانیش دەبن. دکتۆر فەرەیدون مورادی پسپۆڕی بواری کاریگەریەکانی چەکی کیمیایی ئێستا خەریکی لێکۆڵینەوەیە لەسەر کاریگەریەکانی ئەم جۆرە چەکانە لە باکووری سووریا. لە میانی و توێژێکدا کە پێشوەخت تۆمار کراوە پرسیارمان لەسەر مەترسیە درێژخایەنەکانی بەکارهێنانی چەکی فسپۆڕی سپی کرد کە لەم دواییانەدا وەک شارەزایان دەڵێن لە سووریا بەکار هاتوون. بەڵێ زۆر سپاس بۆ داوەتەکان. وا دیارە فسپۆڕی سپی وەکو چەکی کیمیایی پێناسە ناکرێت، بەڵام ئەو کات وەکو بۆ کوشتنی خەڵک بەکار بێت وەکو چەکی کوشندە، ئەو کات بە پێی یاسانی و دەوڵەتیان مەمنوعە، یانێ قەدەخەنە. ئەو جگە لە تاسیراتی سەرەتایی وەک سووتاندنی جسمی ئینسان کە ئێمە بینیومانە لە ڕسمەکان لە ڕۆژاوای کوردستان و بڵاوبووەتەوە لە شەماڵی سووریا، کە ئەمان تاسیرخایەنەکان سێ لایەنی هەیە. لایانی جەستەیی وەکو ئەوەی کە تاسیر لەسەر سیەکان ئەبێ، تاسیر لەسەر چاو ئەبێ، تاسیر لەسەر دڵ ئەبێ، تاسیر لەسەر مێدە و ئەمانە بێ، و شتێکیش لە هەموو گرنگترە تاسیر لەسەر منداڵبوونی ژنەکان ئەبێت. ئەمە جستەی لە هەمووی گرنگتر ئەوەیە کەمانە باری دەرونیان زۆر خراپ ئەبێ. شتێکەیە بڵێن chemical contamination anxiety، ئەمانە هەست بە زاراوبوونی جسمیان ئەکەن، کەوایە هەر کات هەناسە دەکێشن لە بیران تێت کە ئەمانە زاراو بوونە بە چەکی کیمیایی، یانەوەی کە لە باکووری سووریا ببینین چەکی فسپۆڕی سپی. بەڵێ کاک فەرەیدون، پێش لە موتوێژە جەنابەت ئێمە کە قسەمان کرد جەنابەت ئاماژەت بەوە کرد کە خۆت سەردانی باکووری سووریا شت کردووە بۆ بینینی قوربانیەکان یاخۆ کاریگەریەکەی. دەکرێت پێمان بڵێ ئەو کاریگەریانەی با بڵێن ئەوانەی کە تۆ لەوێ بینیت ئایا ئەم جۆرە چەکەیە بەکار هاتووە یان چارەسەریەکان دەبێت چی بکرێت بۆ ئەو خەڵکی کە لەوێ چارەسەر بکرێن؟ ئەوەی کە ئێمە بڵێن چەکەکە، ینی ئێمە هیچ تا ئێستا هیچ کەسێک هیچ نێونەتەوەی ڕێکخراوێکی نێونەتەوەی ئەوەی کە تاکیدی نەکردووە کە چەکەکە بەکارهێناوە، بەڵام ئێمە پێویست ناکات. یان ئێمە باش بینیمان کە کاتی هەڵەبجەیان کیمیایی باران کرد هیچ وڵاتی نەیوت چەکی کیمیایی بەکارهێناوە، وانە کە ئەمە شتێکی سیاسیە. بەڵام ئێمە لەلایەن پزیشکیوە ئەبینین ئەو چەکە بەکار هاتووە، خەڵک برێندار بووە، هەموو خەڵک زۆربەی خەڵکەکانیش مەدەنین و لە نێو خەڵکەکانیشان منداڵەیە. بەڵێ باشە، چارەسەریەکان چین بۆ ئەوانە؟ یەکمین چارەسەری ئەوەیە کە ئێمە ئەبێ و خەڵکە بخینە ژێر چاودێری درێژخاین، لەبەر ئەوەی کە بەسەر بەرکەوتوانی چەکی کیمیایی لە باشووری کوردستان هات، بەتایبەت لە هەڵەبجە بەسەر ئەوانەی کە لە ڕۆژاوای کوردستانیە. بەڵێ باشە کاک فەرەیدون، ڕێکخراوە جیهانیەکان دەتوانن چ ڕۆڵێک ببینن لە ئێستاە، هەم لە ڕووی سیاسی و هەم لە ڕووی مرۆییشەوە؟ ئەوەی کە ئێستا بینومانە بەداغ لە ڕۆی سیاسیەوە ئەمان ئەتوانن ئەو شتە بەرجەستە بکەنەوە لە بیر نەچێت، وانە چۆنکە ئەوەی کە ئەو شتەی بەسەر ڕۆژاوە هاتووە وە کۆمەڵکوژیە، چۆنکەوان گەلێکیانە ئەو نەسڵە ئەو خەڵکە لە بین ببن. ئەوەی کە لە لاز پزیشکیوە زۆر گرنگە کە ئێمە ئەبێ گرنگی بەو مەسئلە بدەین، ئەو بەرکەوتوانە داتای چاکیان بۆ دروست بکەین، بیان خینە ژێر چاودێری تایبەتی پزیشکی کە کێشەکان درێژخایەن نەبن. بەڵێ ئەم هەڵمەتەی کە جەنابتان ئاماژەتان پێکرد ئێستا کە دەستی پێکردووە، وەکو پێشتریش باست کرد لە وڵاتی سویدەوە کە ئێستایەوە لەوێەوە دەستی پێکردووە، ئایا دەتوانێت چ جۆرە کاریگەریەکی هەبێ بۆ ناساندنی ئەم جۆرە چەکانە بە جیهان و هەروەها بۆ ئەوەی بابەتەکە زیاتر باز بکرێت، ینی بهێنرێتە بەرباز لە ئاستی نێونەتەوەییە؟ لە دوای 30 ساڵ لە کارەساتی هەڵەبجە، ئەڵێم هەڵەبجە، کە ئێمە لە وڵاتێکی ڤەستبەردان توێژینەوەیکی درێژخایینمان کردووە لەسەر ئاسەواری
جەستەیی و دەرونی لەسەر بەرکەوتوانی چەکی کیمیایی لە کوردستان وەک وڵاتێکی پێشکەوتوو توێژینەوەکمان پەخش کرد و بڵاو کردوتەوە چەندین دانەمانش بەدەستەوە ئەمە ئەبێ بۆ سەنەدێک کە بەیانی لە دادگای نێونەتەوەی پێشکەشی بکەن کە ئەمە لە وڵاتانی ئەوروپایی ئەو شتیان پێشکەش کردووە دەرخستووە کە ئەو خەڵکە دووچاری ئەو شتاتون. بەڵێ دکتۆر فەرەیدون مورادی زۆر سپاس دەکەین بۆم دەرفەتە.